زۆر ڕاستە ڕێژەی کەعول سەتانەوەتە لە جسمی ئەوە سەرپۆشە راپۆرتەکە دەرێ فەرموو فەرموو وەردانیشە کچەی من چ دەکەویە فەرموو ئەمسە وەردانیشە خۆت سەخلت مەکە کچەک پێم بڵێ تۆ چ دەکەی لێرە مامەسە دانیشە پێویست بە گریان ناکە باوکەجان یارمەتیم بە توخوا باشە کچی خۆم باش پێم بڵێ چ مامەسە ڕوویدایە دەریان کردە دەری لە ماڵە بەڕاستە بەڵێ وایە پێم بڵێ چێ دەری کردیە مێردەکەی مێردەکەی بەڵێ ئەی خوایە جۆ بەدێ کچەک جۆ بدی ئەمە چکانە لەسەر ئەو کابرایی دەنووسی باشە مەگیرێ کچم بابت لە پشتە تەواو هەموو شتە کۆتایی دێ لەمەوە پاشە دەمانوێت سکالای لەسەر تۆمار بکەین زۆر باشە ئێستا دەتوانن لە دەرێ لای مفۆس تاقیقەیە سکاڵاکە لەسەر دووس زۆر باشە کچەکەشم لەگە خۆم بام فەرموو هەستە کچی لەرە هەستە سەرمە ئیجازە باشە کچی خۆم ئەگە دەزانی ئەو ماوەیە کە تو لێرە نەبووی چەند بە ئازار نە ڕۆژم ڕۆژ بوو نە شەو شەو بوو آخر کچەک هاشاکردن لە کچی خۆت بڕیارێکی ئاسان نەبوو مندا بوو بەڵام دەگوایە ئەو کارە هەر بکەم باوکەجان توخوا لێم خۆش بە من نابووایە وا بکەم من نەبووایە بە قسەی تۆم کردایە داوای لێبوردنەکەم ڕاستیان وتووە کاڵن ئەوەی بە قسە گەورە نەکات گەورێک نایەنێت خوا بمبەخشە ئێستا پێ بڵێ ئەتۆ ئەم یوسفەت دەوێت باوکە ئەڵێ لە من تێناگەیت من ئەگە جارێکە بمبرم سەیری ناکەمەوە ئەی ئافرین کچەکەم ئافرین ئەوەیە کچی من ئێستا یوسفەم لە وەرگرە هەر ئێستا فەرموو باوکە یوسف جۆ بگرە من نادرم ئەمە سبەرێ دەچمە دادگا و داوات لەسەر تەزیین دەکەم توش هەر کاتێکی تەبلیغ کردای وەرە کۆتایی بۆ خزمایە تێبینە بگرە باوکەجان